سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی هاوکار ماتوینێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی شەمە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەیانیەی 20 ڕێکخراوی سەربەخۆی ژنانی ئێران سەبارەت بە ساڵڕۆژی شۆڕشی ژینە. دەست بەسەرکردنی دووبارەی ئەرسەلان خودکام لە مەهاباد. لە ناوچوونی 19,000 هێکتار لە جەنگەڵەکانی کرماشان بەهۆی ئاگرکەوتنەوە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. درێژەی ناڕەزایەتی خەڵکی گوندی پۆشتبادامی ئەردەکان. دیداری چالەکانی سنفی و کرێکاری لەگەڵ حەسەن ساعیدی. گیان لە دەستانی هاوڵاتیەک بە تەقەی پۆلیس لە پارێزگای ئەلبۆرز و درێژەی شەڕ و پێکدادان لە غەزە و ئەگەری ڕوودانی قەیرانێکی مرۆیی. درێژەی هەواڵەکان. بەیانیەی 20 ڕێکخراوەی سەربەخۆی ژنانی ئێران سەبارەت بە ساڵڕۆژی شۆڕشی ژینە. ڕێکخراوە سەربەخۆکانی ژنانی ئێران لەگەڵ نزیکبوونەوە بە ساڵڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی بزوتنەوەی ژن ژیان ئازادی بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و تێیدا جەختیان لەسەر درێژەدان بە خەبات کردەوە. زیاتر لە 20 ڕێکخراوەی سەربەخۆی ژنانی ئێران لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاند کە شۆڕشی ژینا پاش 2 ساڵ پایناوەتە قۆناغێکی نوێ کە ناکرێت چاوپۆشی لێ بکرێت. ئەو بزوتنەوەیە بۆ یەکەم جار لە مێژووی ئێران توانیوێتی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا لە دەور ئامانجێکی دیاریکراو کۆ بکاتەوە. هەرچەند سەرکوتی ڕژیم پەرەی سندووە، بەڵام کرێکاران، خانە نشینکراوان، پەرستاران، خوێندکاران، ژنانی دژبەری حیجابی ئیجباری، بنەماڵە دادخوازەکان و بەندکراوانی سیاسی بەردەوام درێژە بە خەبات دەدەن و ئەمە هەنگاوێکی گەورەیە کە دەتوانێت کۆتایی بە حکوومەتی کۆنەپەرست گەندەڵ و پیاوسالاری کۆماری ئیسلامی بێنێت. واژۆکارانی و بەیاننامەیە پشتیوانی خۆیان لە کارزاری سێشەمانەی نابۆ ئێدام دەربڕی و خوازیاری حیمایەتی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا لەو هەنگاوە بوون. دەست بەسەرکردنی دووبارەی ئەرسەلان خودکام لە مەهاباد. ئەرسەلان خودکام بەندکراوی سیاسی خەڵکی مەهاباد کە مانگی پۆشپەڕی ئەم ساڵ پاش 6 ساڵ و 2 مانگ بەندکران لە زیندانی ورمێ ئازادکرا بوو. لەم دوایانەدا پاش بانکێش بۆ ئیدارەی ئیتلاعات بۆ جارێکی دیکە دەست بەسەر و ڕەوانەی زیندانی ورمێ کراوە. ڕۆژی 28 گەلاوێژی ئەم ساڵ ئەرسەلان خودکام تەمەن 50 ساڵ پاش بانکران بۆ ئیدارەی ئیتلاعاتی ورمێ بۆ جاری دووهەم دەست بەسەر و ڕەوانەی زیندانی ورمێ کرا. دەست بەسەرکرانی دووبارەی و چالاکە سیاسیە لە حاڵێکدایە کە پێشتر حکمی بەندکرانی هەتایی ناوبرا و بە فەرمانی داستانی تاران هەڵوەشێنرا بووە. لە ناوچوونی 19,000 هێکتار لە جەنگەڵەکانی کرماشان بەهۆی ئاگرکەوتنەوە. بەهۆی ئاگرکەوتنەوەکانی هاوینی ئەم ساڵ زیاتر لە 19,000 هێکتار لە جەنگەڵ و لێوەرگەکانی پارێزگای کرماشان لە ناوچووە. بە وتەی چالاکانی مەدەنی کرماشان، پانتایی ئاگرکەوتنەوەکانی ئەم ساڵ لە پارێزگای کرماشان تا ڕادەیەک بووە کە ئوستانەکانی ئیلام، چوارمەحاڵ و بەختیاری، لۆڕستان و خۆزستانیشی گرتوێتەوە. ئەو وێنانەی لەلایەن مانگی دەستکردەوە بڵاوکراوەتەوە نیشان دەدات کە زیاتر لە 19,000 هێکتار لە دارستانەکانی پارێزگای کرماشان لە ئاگردا سوتاوە و چەند هێندەی ئەوەش لە پارێزگاکانی دیکەی دەوروبەری بووە تا خەڵوس. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە دوورگەی لاوان ڕۆژی هەینی 16 خەرمانان بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەتەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی ئەغدەست بەکردەوە دەراتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، وەلانانی ئاسەنگیەکانی بەردەم سەنەواتی خانە نشینی، گەڕانەوەی ئەو بڕەپارەکە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، لەسەر کالابرنی بەڕێوەبەرای ناکارامە، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، وەلانانی جیاوازی و کۆتاییهێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانە نشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. درێژەی ناڕەزایەتی خەڵکی گوندی پۆشتبادامی ئەردەکان. دانیشتوانی گوندی پۆشتبادامی ئەردەکان ڕۆژی هەینی 16 خەرمانان بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە ئەست بێئاوی و بایەخنەدانی بەرپرسانی ڕۆژیم بە کێشەوگرفتەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان گوندەکانی دەوروبەری شاری یەز تووشی تەبی ئاوی سەخت هاتوون و ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕێگەی داگیرکردنی زەوی خەڵکو و لێدانی بیری قۆڵی ئاو دەیەوێت ئاوی خواردنەوە بۆ ناوەندە مەسهەبی و نزامیەکانی دابین بکات. لێدانی بیری ئاو بۆ ناوەندە حکوومەتیەکان و بایەخنەدان بە کێشەوگرفتی خەڵک تووڕای گوندنشینانی پارێزگای یەزی لێکەوتوێتەوە و ماوەی چەند ڕۆژە گوندنشینان خۆ پێشاندان دەکەن.
دیداری چالاکانی سنفی و کرێکاری لەگەڵ حەسەن سەعیدی. ڕۆژی هەینی 16 خەرمانان کۆمەڵێک لە چالاکانی سنفی و کرێکاری لە چاوپێکەوتنێکدا ڕێزیان لە کار و چالاکیەکانی حەسەن سەعیدی، چالاکی کرێکاری ئازادکراو لە زیندانی ئێڤین گرت. ڕۆژی 11 خەرمانان سێ چالاکی کرێکاری بە ناوەکانی ڕەزا شەهابی، حەسەن سەعیدی و کەیوان موحتەدی پاش چەند ساڵ زیندان ئازاد کران. ئازادی ئەو سێ چالاکە کرێکاریە شایی و خۆشی لە نێو کۆمەڵگای کرێکاری ئێران ساز کردووە و لە ڕۆژانی ڕابردوودا چالاکانی سنفی و کرێکاری سەردانی ماڵی ئەو سێ تێکۆشەریانە کردووە و وێڕای ڕێزگرتن لە چالاکیەکانیان پشتیوانیان لێ کردو. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی نێشابور لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەعدامی بەندکراوێک بە ناوی ئەحمەد نازریفەر لە زیندانی نێشابور جێبەجێ کراوە. ئەحمەد نازریفەر پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەز دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئێعدام مەحکوم کرابوو. سزای لە سێدارەدانی ئەحمەد ڕۆژی یەکشەممە 11 خەرمانان لە بێدەنگی خەبەریدا لە زیندانی نێشابور جێبەجێ کراوە. یان لە دەستانی هاوڵاتیەک بە تەقەی پۆلیس لە پارێزگای ئەلبۆرز. ڕۆژی پێنجشەممە 15 خەرمانان هێزە ئینتیزامیەکانی پارێزگای ئەلبۆرز لە مەودایەکی نزیکەوە تەقیان لە سادق زارعی تەمەن 32 ساڵ کردووە و ناوبراو گیانی لەدەستاوە. گروپی ڕاوێژکاری یاسایی دادبان ڕایگەیاند کە ئەم ڕووداوە لە ڕۆژی 5 گەلاوێژی ئەمساڵ لە شاری نەزەراباد ڕوویداوە و سادق زارعی فیشک بەر بەڕێی پشتی کەوتووە و دوای 10 ڕۆژمانەوە لە نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستاوە. بە وتەی چالاکانی مەدەنی، پۆلیسی پارێزگای ئەلبۆرز بەبێ هۆکار و لە حاڵێکدا سادق لەگەڵیان بەشەڕ نەهاتووە و هەوڵی هەڵاتنیشی نەداوە تەقەیان لێ کردووە. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو شارۆمەندی بەهایی لە ڕاشت. لە ڕۆژانی ڕابردوودا دوو شارۆمەندی بەهایی بە ناوەکانی شیوا کاشانی نژاد و مۆژگان سەمیمی لەلایەن دادگای ئینقلابی پارێزگای گیلانەوە بە زیندان مەحکوم کراون. بەپێی راپۆرتی کەمپینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی، دادگای ئینقلابی ڕاشت شیوا کاشانی نژاد و مژگان سەمیمی بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی شەرعی ئیسلام بە 4 ساڵ و 2 ڕۆژ زیندان و 90 ملیۆن تمەن جەریمەی ماڵی مەحکوم کردووە. درێژەی شەڕ و پێکدادان لە غەزە و ئەگەری ڕوودانی قەیرانێکی مرۆیی. بەهۆی بەردەوامی شەڕی نێوان ئیسرائیل و حەماس بارودۆخی مرۆیی لە غەزە بەرەو کارەسات دەڕوات و تا 1 ملیۆن کەس لە دەستڕاگەیشتن بە خۆراک و بێهداشت بێبەشن. ئێستفان دووجارێک وتەبێژی نەتەوە یەکگرتووەکان لە نیویۆرک وتی زیاتر لە ملیۆنێک فەلەستینی پێداویستی مرۆییان لە مانگی ڕابردوو پێنەگەیشتووە. لە درێژەی وتەکەیدا ئاماژەی بەوەش کرد کە ژمارەی ئەو پەکێجە خۆراکانەی کە لەلایەن دەستگای فریاگوزاریەوە دابەش دەکرێن بە بەراورد بە مانگی ژوورە ڕۆژانە ڕێژەی 35% دابەزیوە و لە کۆی 130 چێشتخانە کە لە ناوچەکەدا کاریان دەکرد نزیکەی 70 چێشتخانە کاروباریان ڕاگرتووە. شانی باسە کە هاوکات لەگەڵ دۆخی خراپی ئاوەرەکانی فەلەستینی لە غەزە بەهۆی ئۆپراسیۆنە سەربازیەکانی ئیسرائیل لە کەرانەی باختەری 22 کەس گیانیان لەدەستاوە و دەیان کەسی دیکەش بریندار بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە گیان لەدەستانی 17 قوتابی بەهۆی ئاگرگرتنی خاوگا لە وڵاتی کەنیا. بە وتەی پۆلیسی کەنیا بەهۆی ئاگرکەوتنەوە لە خابگای قوتابیانی مەدرسە 17 قوتابی گیانیان لەدەستاوە و 16 دیکە بریندار بوون. بە پێی زانیاریەکان نیوەشەوی پێنجشەممە ئاگر لە خابگای قوتابیانی مەدرسە کەوتۆتەوە و تەرمی هەندێک لە قوربانیان هێشتا شناسایی نەکراوە. بە وتەی پۆلیس لە کۆڵینەوەیان لەسەر هۆکاری ئەو ڕووداوە دەست پێ کردووە وەگەری هەیە ڕێژەی قوربانیان بەرز بێتەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکان تا پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.